بینەرانی پایتەخت میدیا سلااوتان لێبێت و ئەم کاتتان باش. من ئێستا لە نێو مەقفەسێکی تایبەتم بە بەرهەمێنانی جوچکە کە لەم شوێنە هاوڵاتیان لە سەرجەم شار و شارۆچکەکانی چواردەوری پارێزگای هەولێرەوە هێلکەی ئاژەڵ و باڵندە جیاوازەکان دەهێنن لێرە بۆ ئەوەی لە نێو ئەو مەقفەسانە بەرهەمی جوچکەیان لێ دروست بکرێتن. هەڵبەت دەمەوێت ئاماژە بە ئەمەش بکەم کەوا لێرە هەر ئەم مەقفەسانە دروست دەکرێت و هەمیش بەرهەمی جوچکە بەرهەم دەهێنرێت. من نامەوێت زیاتر قسە بکەم لەبەر ئەوەی کەشوهەوای نێو مەقفەسەکان زۆر گەرمە. دەمەوێت لەگەڵ خاوەنی ئەم شوێنە قسە بکەم. سلااوت لێبێ ئەگەر بفەرموویتە ئێرە ئەم کاتت باسی ئەوم بۆ بکە بەرهەمێنانی جوچکە بە شێوەیەکە لێرەوە ئێوە چۆن کار دەکەن لێرە. السلام عليكم سەرەتا بەخێراتتان دەکەم. من وەکو باران هەروتی لە ماسی فرۆش شاهان و مەفقەز و زەڵا ئێمە وەکو ئەزمونێکی زۆر لە 2010 تاوەکو ئێستا بەردەوامی لە ئیشکردن لە بواری مەفقەس و دروستکردن و هەروە هەموو موادێکی مەفقەسمان کە لایمان دەست دەکەوێت دەیفرۆشین و هەروە دەیکڕینەوە و دروستی دەکەین و بە خەڵکی دەفرۆشین بۆ هەڵهێنانی دووزەڵە و هەموو تەیرێک. ئێمە کە لە ڕووی هێلکەدانانە و ئەو بابەتانە هەموو زۆر هێلکەیەک دادەنینەوە. ئەو هێلکانێک کە هەمانە حەلە شیشە، مریشکە، مراویە، قازە، هەوێردەیە، بۆ بوایتە، یعنی هەر بابەت دەکەیەوە حەسان لێ ئێمە لای ئێمەدا دێتەوە. بەڵام وەکو ئیشکردن لە ناو مەفقەسەکان ئەو مەفقەسانە پلەی گەرمی جێگیریان هەیە، شەی جێگیریان هەیە، تۆزە ئیشی دەوێت. ئەو ئیشانە نمونە دانانی شێ، ڕەشاندنی قاز، مراوی، ئەوانە بە یعنی سۆڕاندن لە هەموو ڕێک کە ئێمە حادەتەن ئیشەکە دەکەین. باسی ئەوم بوو کە پێویستە پلەی گەرمی ئەم شوێنانە چەند بێت وەکو خۆت باسیەکەی مەفقەس یان مەقفەسی پێ دەڵێن، پلەی گەرمیان ئەبێت چەند بێت بۆ ئەوەی بەرهەم لێی دروست ببێت؟ بۆ مریشک و هەموو تیرێکی وشکاوەچی ئەوانێک کە لەناو ئاو ناژین 37.7 پلەکەی لە 3 ڕۆژی ئاخری توانین 2 پۆینتی بۆ دابەزێنی دەکەین لە 37.5 وەکو ڕتوبە 6 بۆ 65 لە 3 ڕۆژی ئاخری 3.4 پۆینتی بەسەر دەخین، هەر ئەوەیە زیاتر نییە. باشە مامۆستا کەمترین ماوە بۆ بەرهەمهێنانی هێلکە لە ئاژەلە جیاوازەکان یاخود لەو باڵندە جیاوازانە کەمترینیان چەند ڕۆژی پێویستە و زۆرترینیان چەند ڕۆژی پێویستە؟ ئێمە هەوێردەمان هەیە، هەوێردە لە 15 ڕۆژ ئەبێت دابەزێت، لە 17 ڕۆژە هەڵی دێنێ، بە 17 ڕۆژ هەڵی دێنێ. دووسکەی بچووکە هەوێردە سەمانی پێدرێن بە حەڕەبی. نەحامە 42 ڕۆژی دەوێت، مراوی فەڕەنسی 42 ڕۆژی 42 ڕۆژی دەوێت. ئەو بابەتانە زۆر دەخایێنێت. مراوی حادەتە مراویەکان لە تەیرە بچووکان زیاتر دەخایێنێت، نەعامەش لەو تەیرە گەورەیە هەر 42 ڕۆژ دەخایێنێت. لێ کاتدا ئێوە دەتوانن چەند هێلکە دابنێنەوە لەم شوێنانە؟ لەو شوێنانە بە پێی گوێرەی ڕێژەی داخوازی ئەو خەڵکەیە. نمونە ئەگەر هێلکە زۆر بێ دەتوانین چەندی مانەوێت دایبنین، چونکە شوێنی ئێمە گەورەیە لە هەموو ڕوانگەیەکەوە. ئێستاگەر بێت و سێریکە شوێنەکەی ئێمە گەورەیە، ئەو بابەتانێکە ئێمە دایدەنینەوە دەتوانین هەر بابەت و مەفقەسێکی خاصی بۆ پێ بکەین و لە هەر زۆرێک یان عەدەدی هێلکە بێ ئێمە دایدەنین، چێشەمان نابێت. بۆ نمونە ئەگەر کەسێک 20 هێلکە بێنێت بۆ ئێرە هێلکەی قاز بۆ نمونە چەند ڕۆژی پێ دەچێت و تێچووەکەی چەندە؟ 20 قاز دەکەوێتەوە سەر ئەو شەخصە. ئێستا نمونە لەو فەسڵەیە ئەم ساڵ هێلکەی قاز و مراوی نەتیجەی نییە لەبەرەوە باران نەبووە. کە باران نەبووە یاخود دنیا سارد نەبووە ڕێژەی هەڵهێنانی قاز و مراوی کەم دەبێتەوە. بەڵام وەکو هەڵهێنان لە بۆ قاز و مراوی ئەوانە سەرەتا باس لە قازەکە بکەین. قازەکە 30 ڕۆژی دەوێت، هێلکەی 1000 دینار وەردەگیرێ. بۆ مراویەکانش مراویش زۆری هەیە، هۆڵندی هەیە، خۆمانە هەیە، تورکی هەیە، فەڕەنسی هەیە، میسری هەیە، هەر بابەتە و ڕۆژێکی دەوێت، یعنی هەر بابەتە و لە ڕۆژێکە هەڵ. وەکو باست کرد ئەگەر کێشەی لە وەرزەکاندا کێشەی کەم بارانی و ئەوانە نەبێت، ڕێژەی بەرهەمهێنان لەم شوێنانەی ئێوە چەندە بە ڕێژە بە ئەگەر بوو نمونە لە سەدا چەندی هێلکەکان دەبنە بەرهەم؟ مریشێک بابەتێکە تەیرێکە یعنی زۆر هەڵهێنانی زۆر ئاسانە، یعنی لە هەموو ڕێکەوە. قاز و مراوی زەحمەتە، من دەتوانم بە ڕێژەی 90 زیاتر بدەم بۆ مریشک و هەر تەیرێکی ئاوی لە لای خۆمان. بەس بۆ قاز نەتیجەی دیار نییە، مراوی نەتیجەی دیار نییە، چونکە مەفقەس ئەو مەفقەسانەکە ئیشی پێ دەکەیت لە هەموو ڕێکەوە. ئەو کەسەکە بەکاری دێنێ دەکەوێتەوە سەر ئەو کەسەکە نسبەی نەزاعی چەند بێ یاخود کەم بیان زۆر بێت.